نووسراوەی بەناوی سەرۆکی دەستەی ئەمینداران و ئەندامانی دەستەی ئەمینداران و ڕاگر و سەرجەم مامۆستایان بەخێرهاتنی هەموو لایەکتانەکەین بۆ ئاهەنگی دەرچوونی خولی هاشتەمینی پەیمانگای تەکنیکی پایتەخت لە پایتەختە دڵگیر و سەربەڵندەکەی کوردستان. ئیدی ئێستا لە پێشوازی ئاڵاکانمان دەبین و لە پێشوازی کوڕ و کچەکانمانە بین. بێگومان بە هاتنە ژوورەوەی ئاڵای قەشەنگ و پیرۆزەکەی کوردستان، ئاڵای وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی، ئاڵای پەیمانگای تەکنیکی پایتەخت و ئاڵای بەشەکانی پەیمانگا کە بەڕێوڕەسم دێنە نێو گۆڕەپان لەگەڵ ئەم سرود و مارشە. منیش ئەڵێم سڵاو لێبێ ئاڵای کوردستان، سڵاو لە شکۆیی و لە بەرزیت. دڵنیابن ئەوە ئاڵای کوردستانە، بەرهەمی دەیان شۆڕش و ڕاپەڕین و بەرخۆدانە، بەرهەمی سەدان داستان و ئەو ئاڵایەیە کە هەمیشە دەشەکێتەوە. ئەوە ئەو ئاڵایە کە دڵداری شاعیری مەزن ئەڵێ قەت نانەوێ. ئەوە ئاڵای کوردستانە کە لە هەر شوێنێ بەرز بێتەوە تیرۆر لەوێ دەچەمێتەوە. ئەوە ئاڵای کوردستانیانە، ئاڵای سەرجەماین و نەتەوە و پێک هاتەکانە. ئەو ئاڵایە کە هەمووان هەست بە ئارامی و سەربەرزیەکەین. بیرتانە لە شەڕی داعش چۆن پێشمەرگە ئازاکان کاتێ شوێنیان ئازادەکرد، ئاڵای دوژمنانیان دادەگرت و ئاڵای کوردستانیان بەرز دەکردەوە بە شاناسیەوە. ئەوە ئاڵای گەلێکە کە هەزاران ساڵە سەریان بەرزە. ئەوە ئاڵای شەهیدانە، ئاڵای پێشمەرگەیە، ئاڵای هێزی پێشمەرگەیە، ئاڵای قوربانیانی جینۆسایدی ئەنفال و تاقانەی ئەنفال و زیندانیانی سیاسیە. ئەوە ئاڵای خەڵکی کوردستانە، ئەوە ئاڵای کوڕ و کچەکانمانە، ئەوە ئاڵای هەموومانە، هی هەموو ناوچەکانی کوردستان، ئاڵای کوردستانی مەزنە. بۆیە گیانمان چاومان ڕۆحمان ئەکەین بە قوربانە ئاڵای کوردستان. بەڕێزان ئامادەبووان، ئێستا هەمومان لە پێشوازی کوڕ و کچەکانمانە بین، لە پێشوازی دەرچووەکانی ئازیزی پەیمانگای تەکنیکی پایتەختە بین کە لە پایتەختی کوردستانە ناو ناوبانگی گەلک گرنگ و بەهێزە. ئێستا قوتابیانی بەشی ژمێریاری بە ئاڵای ڕەنگی مۆر بەڕێوڕەسم دێنە نێو گۆڕەپان. ئەوە کوڕ و کچەکانتانە، ئەوە قوتابیەکانتانە، ئەوە ئەو قوتابیە دەرچوانەی خۆلی هەشتەمی پەیمانگای تەکنیکی پایتەختە لە پایتەختە سەربەڵندەکەی نیشتیمان. ئەم بەشە لە ساڵی 2015-2016 دامەزراوە. ژمارەی دەرچوانی ئەم بەشە 52 قوتابیە. قوتابیان لەم بەشە ئاشنا دەکرێن بەو تەکنیکە ژمێریاریانەی کە لە کەرتی تایبەت و حکومی بەکاردێن، بە زۆری وەک ژمێریاری کۆمپانیاکان بۆ ئەوەی هەلی کاری زۆرتر بۆ دەرچوانی ئەم بەشە بەڕەخسێنرێت و لە کۆمپانیاکان و دام و دەستگاکان. بەخێر بێن دەرچووەکان، دەستان ئاڵای کوردستانی پێیە، ئاڵاکانتان بەرزکەنەوە، سڵاوێ لە دایکان و باوکان و کەس و کارتان بکەن، سڵاوێ لە پەیمانگاکانتان بکەن. ئەوە ئاڵای نیشتیمانێکە بەدەستی ئێوەیە، بەدەستان قەڵەمێک و بەدەستان ئاڵای نیشتیمان، کڵاوی دەرچوون لەسەرتان و ڕۆبی دەرچوون لەبەرتان و باڵاتان ساڕێژە بەزانست. ئێوە ئەمڕۆ ئاهەنگی دەرچوونتان بۆ کرێ. یەخوا بەخێر بێن سەر و سەرچاوانمان، ئەی دەرچوانی ئازیزی پەیمانگای پایتەخت، دایکان و باوکان، خوشک و برایان دەرچوان، خوا بەخێرهاتنی مناڵەکانتان، ڕۆڵەکانتان ئازیزانتان نەکرد، خوا چەپڵەکانتان هەر مۆبایلتان بەدەستە، چەپڵەیەکیان بۆ لێدەن بۆ کوڕ و کچەکانتان، بۆ قوتابیەکانتان، بۆ ئازیزەکانتان. ئێستاش قوتابیانی بەشی کۆمپیوتەر و نێتوەرک بە ئاڵای ڕەنگی شین دێنە نێو گۆڕەپانی ئاهەنگ.
لە ساڵی 2015-2016 دامەزراوە ژمارەی دەرچوانی ئەم بەشە بریتیە لە 57 دەرچوو. کۆمپیوتەر و نێتوەرک زانستێکی سەردەمیانە و چالاکە لە بوارەکانی ژیان و قوتابیان لە کاتی خوێندنیان فێری زانستی تەکنۆلۆژیا دەکرێن، فێری دروستکردنی پرۆژەی ئەلکترۆنی و تۆڕەکانی کۆمپیوتەر دەکرێن، چۆنێتی پێکەوە گرێدانی هێڵەکانی ئەنتەرنێت و چەندین زانستی نوێ و تەکنەلۆژیا بە بەکارهێنانی تاقیگەی کۆمپیوتەر و تاقیگەی تایبەت بە نێتوەرک. بەخێر بێن دەرچوە ئازیزەکانمان، خێر هاتن. ئێوە دەرچوانی خولی هەشتەمی پەیمانگای پایتەختن، پەیمانگە جوانەکەی پایتەختی کوردستان. بەڕێکەوەن ئەیاڵ گرانی مەشخەڵی زانستی، بەڕێکەوە نەیلاوە بەژن زڕافەکانی کوردستانە ڕەنگینەکەم، بەڕێکەوەنەی کچان و کوڕانی مژدە بەخشی پێش بەچوون، بەڕێکەوەن ئەی نمونە باڵاکانی گەنجی وڵات. ئێوە ئایندەی گەشی وڵاتەکەمن، ئێوە گوڵی گەشاوەی باخچەکەمانن، ئێوە قەڵەمی نووسینی مێژوومانن، ئێوە ڕۆشنایی ڕۆژی تارمانن، ئێوە ئاوازی گۆرانیمانن، ئێوە ناونیشانی چیرۆکمانن، ئێوە دواڕۆژی کولتور و زانستمانن، ئێوە ناو و ناوبانگی نیشتیمانمانن، ئێوە هیوا و ئومێدی ئایندەی کوردستانمانن. بەخێر بێن ئەی نازدارانی وڵات، بەخێر بێنەی دەرچوانی ئەم خولەی پەیمانگای تەکنیکی پایتەختی وڵاتمان. بەخێر بێن. ئێستاش ئاڵای ڕەنگی زرد بەڕێوڕەسم دێتە نێو گۆڕەپان و گزارش لە هاتنی قوتابیانی بەشی زمانی ئینگلیسیەکە. بەخێر بێن لە 2017 بۆ 2018 ئەم بەشە لە پەیمانگای تەکنیکی پایتەخت هاتۆتە دامەزراندن. دەرچوانی 113 قوتابیە ئەی خەرمان بەرەکەت پەیمانگای تەکنیکی پایتەخت. زمانی ئینگلیزی هەمومان نەزانین پێویستێکی سەرەکیە بۆ دەستگا پەروەردەییەکان و بازرگانی و دەستگا زانیاریەکان. بۆیە هەر کەسێک ئاستی ئەکادمی زمانەوانی ئینگلیزی وەک پێویست بێت دەرفەتەکانی کاری زیاتر بەڕوودا دەکرێتەوە بۆ ئەوەی وەک مامۆستایان کارمەندی کۆمپانیا و ڕێکخراوەکان وەرگێڕ کار بکات. بەخێر بێت ئەی ئازیزانم، ئاڵاکان بەرزکەنەوە بە هەموو دنیا بیبینێ، با هەموو جیهان بزانێ کوردستان هەبووە و هەردەمێنێ. هەزاران ساڵە هەرهەین و دوژمنان دەخوازین نەبین، هەزار لەمپەرمان دێتە پێش لێ ئێمە هەر بەردەوامین. دەمان کوژن دەمان بڕن بەڵام ئێمە هەر بە پێوەین، بەرەو ڕوو ئاسۆ بەڕێوەین. کوردستان نیشتیمانێکە خدا بە ئێمەی بەخشیوە، هەر داگیرکەرێک ڕووی لێ بکە دڵنیابن کە ئەو خۆی بەزیوە. ئاڵاکانتان بەرزکەنەوە دەرچوە ئازیزەکان، کوڕ و کچە نازدارەکان. بەخێر هاتن، ئێوە ئەمڕۆ بڕوانامەی دەرچوون وەرەگرن، ئێوە ئەمڕۆ قۆناغێکی نوێی ژیانتان دەنووسنەوە، ئێوە ئەمڕۆ بە دایکان و باوکانتان ئەڵێن پیرۆزە و ماندوو نەبن. ئەمڕۆ بەری ڕەنجی چەند ساڵەتانە دوورنەوە، نوخشە بێ لە دواڕۆژی ڕوونتان، نوخشە بێ لە بڕوانامەی بەکالۆریۆز، نوخشە بێ لە بڕوانامەی ماستەر و دکتۆرا. هەموو ڕۆژێکتان هەر لە ئاهەنگ و دەرچوون و خۆشی بن، بەڵام بەمەرجێک ئاڵاکانی دەستان ڕێز لێ بگرن، بەرز ڕابگرن، بە ئاڵاکانی دەستان بە هەموو دنیا بڵێن ئێمە نەوەی دواڕۆژین، ئێمە ڕۆڵەی و کوڕ و کچی ئەم کوردستانین کە ئاڵاکانی هەمیشە سەری بەرزە، ئاڵای هەمیشە دەشەکێتەوە، چونکە ئاڵای کوردستانیانە ئاڵای نیشتیمانێکە کە هەمیشە گەلەکەی بە پێوەیە. هەر چەندە لەمپەرمان بۆ دانێن، هەر چەندە چاڵمان بۆ هەڵەکەنن، هەر چەندە پیلانمان بۆ گێڕن، بەڵام ئاڵامان هەر بەرز و شەکاوەیە، بەڵام خەڵکی کوردستانەکەی هەمیشە بە پێوەیە. یەخوا بەخێر بێن. قوتابیانی بەشی کارگێڕی کار بە ئاڵای ڕەنگی پرتەقاڵی دێنە نێو گۆڕەپانی ئاهەنگ. بەخێر بێن دەرچوە ئازیزەکانمان کە ئەم بەشەش لە ساڵی 2007 بۆ 2018 دامەزراوە. ژمارەی دەرچوانی ئەم بەشە 59 قوتابیە. دەرچوانی بەشی کارگێڕی کار لە ماوەی خوێندن لەم بەشە ئامادە و ڕاهێنراوە کرێن بەڕێزانم بۆ ئەوەی بتوانێن کۆمپانیا و ناوەندەکانی کەرتی تایبەت و کەرتی گشتی ڕۆڵی بنیادنان و گەشەپێدانی دامەزراوەکان ببینن. بەڕێکەوەن
ئەمڕۆ ڕۆژی شاناسیە بەم لەحزەیە ئەمڕۆ سەرەتا و دەستپێکی قۆناغێکی نوێی تۆیە وڵاتی تازاوەدان چاوەڕێی زانستی تۆیە خەڵکی شار و گوند و باژێر بۆ کاری تۆ چاو لە ڕێیە تۆ دەبیتە بەرەمهێن و خزمەتی کۆمەڵمان دەکەی بە بیرێکی کراوەوە تێکەڵی ژیانمان دەکەی سڵاو بێ لەو نیشتیمانەی کە ڕۆڵەی وەک تۆی پێگەیان هەزار سڵاو لەو پەیمانگایە کە ئێوە ئەمڕۆ ئێوەی ڕاگەیان سڵاو لە پەیمانگای تەکنیکی تایبەخت پایتەخت سڵاو لە هەولێری پایتەخت سڵاو لەو کوردستانەی کە هەمیشە پایتەختەکەی چاوی هەموو دنیای لەسەرە سڵاو لەو پایتەختەی کە ئێمە ئێستا ئاهەنگی دەرچوونی ئێوەی تیاگێڕین لە جوانترین ناوی پەیمانگا کە ئەویش پەیمانگای پایتەختە چاوی هەمووانە هیوای دڵانە چەند شیرینە بۆچی جوانی ژیان لانەی ئەوینم سەرچاوەی ژینم کوردستان هەر تۆی چارەی برینە لانەی ئەوینم سەرچاوەی ژینم کوردستان هەر تۆی چارەی ئێساش قوتابیانی بەشی دەرمانسازی بە ئاڵای ڕەنگی بەمەیی دێنە نێو بۆ ڕەپانی ئاهەنگ ئەم بەشە لە 2007 بۆ 2018 دامەزراوە ژمارەی دەرچوانی ئەم بەشە 121 قوتابیە گرنگی ئەم بەشە ئازیزانم لەوەدایە مەبەستی ئامادەکردنی یاریدەدەری پزیشکی پسپۆرە لە بوارەکانی تەندروستی دەرمان بۆ ئەوەی خزمەت پێشکەش بە نەخۆشەکان بکەن کەواتە ئەم بەشە مرۆڤ دۆستیە ژیان دۆستیە قوتابی ئەم بەشە تەواوەکە دەبێتە خاوەن بڕوانامەی یاریدەدەری پزیشکی دەرمانساز دەرچوانی ئەم بەشە لە کۆمەڵێک دەرفەتی جیاوازی پەیداکردنی کاریان دەست دەکەوێت دەرمانخانەی نەخۆشخانە گشتی و تایبەتەکان دەرمانخانەی تایبەت کۆگای دەرمان مندوبی دەرمان کۆمپانیاکانی دەرمان سنتەرەکانی توێژینەوە ئێوارەت باش کوردستانم خاکی پیرۆزی باو باپیرانم ئێوارەت باش نیشتیمانم سەرچاوەی بوون و ژیانم ئێوارەت باش شاری هەولێر پایتەختی جوانی پڕ لە خێر ئەمڕۆ پەیمانگە جوانەکەت مەڵبەندە زانستیەکەت بڕوانامەیەک هادیمی بە دەرچوانی دەبەخشێ جارێکی تر ناوی چوانت بە قەڵەمی زێر دەنووسرێ لە پێشکەوتن بەردەوام بە لێت پیرۆز بێم هەنگاوە یەخواراوەدان بێ شەقام و باخچەت ڕازاوە بەخێر بێن دەرچوە ئازیزەکان ئاڵا بەدەستەکانی نیشتیمان ئاڵاکانتان بەرزکەنەوە ئەواڵای کوردستان ئەواڵای نیشتیمانە ئێوە ئەمڕۆ بەری ڕەنجی چەند ساڵەتانە دوورنەوە ئێوە ئەمڕۆ بە دەستێک ئاڵا و بە دەستێک قەڵەم کڵاوی دەرچوون و ڕۆبی دەرچوون دڵتان ناختان دەستان هزرتان پڕ لە زانست ئێوە ئەمڕۆ بڕوانامەی دەرچوون وەرەگرن بەخێر بێن کەواتە سڵاو لە حکوومەتی هەرێمی کوردستان سڵاو لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی سڵاو لە پەیمانگای تەکنیکی پایتەخت سڵاو لە سەرۆکی دەستەی ئەمینداران سڵاو لە ڕاگری پەیمانگا سڵاو لە سەرۆک بەشەکان سڵاو لە پەیمانگا سڵاو لە دەرچوان سڵاو لە کەسایەتی ئاکادیمانی ئێوەیان پێگەیان سڵاو لەو مامۆستایانەی ئەلفوبای ئەم زانستەیان بە ئێوە گەیان سڵاو لەو مرۆڤانەی بەخشندانە ژیانی ئێوەیان ڕووناک کردەوە سڵاو لەو ئەکادمیایانەی بۆ گەیشتن بەو ڕۆژە و بۆ ئایندەی ڕۆن ئێوەیان بەڕێکرد بەخێر بێن ڕوح و جانم بەفیدای کوردستانە چاوی هەمووانە هیوای دڵانە چەند شیرینە بۆچی ئێستاش قوتابیانی بەشی شیکاری نەخۆشیەکان بە ئاڵای ڕەنگی سوور دێنە لای ئێمە کە بە ئاڵاکانی دەستیان گزارش لەواکەن کە ئەمڕۆ دەرچوانی پەیمانگایەکی گەلێک ناودار و بایبەتی ئەم هەولێرن لە ساڵی 2010 بۆ 2019 دامەزراوە ژمارەی دەرچوانی 110 قوتابیە دەرچوانی بەشی شیکاری نەخۆشیەکان بە ئامێری پێشکەوتووی پزیشکی ڕاهێنانیان پێدەکرێت ڕادەهێنرێن بۆ ئەوەی بە شێوەیەکی ستاندارد نەخۆشیەکان دەست نیشان بکەن لەگەڵ ئەوەشدا
ئەوە لە بەرچاو دەگیرێت کە پرۆگرامەکانی خوێندن و ئەو سەرچاوانەی دەخوێندرێن بگونجێن لەگەڵ سیستەمی تەندروستی ناوەخۆ دەرەوە. دەرچوانی ئەم بەشە دەتوانن لە تاقیگەی نەخۆشخانە و کۆمەڵگە پزیشکیەکان کار بکەن. بەخێر بێن. سڵاو ئەی پەیمانگە جوانەکەی هەولێر. سڵاو ئەی پێگەی زانستەکان و لە ئەنەی گەنج و لاوی بوێر. سڵاوەی دایکی پەیمانگا. سڵاو ئەی ئەو پەیمانگایی مێژوت تێکەڵ بە مێژووی پڕ سەرفرازیمان بۆتەوە. سڵاو ئەی ئەو قوتابخانەیەی کە کادیری زانستی وڵات یەکەمین ئەلفوبای ئەکادمی لە هۆڵەکانی تۆدا خوێنرێ. سڵاو ئەی پەیمانگای پایتەختی کوردستان. سڵاو ئەی تروسکایی مژدەبەخشی ئایندەی گەشت بۆ نیشتیمان. سڵاو لە پەیمانگای پایتەخت. سڵاو لە قوتابیان و خوێندکاران. سڵاو لە کوڕ و کچانی کوردستان. سڵاو لە گەنجە دڵگەرمەکان. سڵاو لە یەکەمین وانەی پەیمانگاتان. سڵاو لە یەکەمین مامۆسای دڵسۆستان. سڵاو لە ڕۆب و کڵاوی دەرچوونتان. سڵاو لە بڕوانامەی بەریماندوو بوونتان. سڵاو لە گوڵە گەشاوەکان. سڵاو لە خولی هەشتەمی دەرچوونتان. سڵاو لە نەوەی پێشخستنی کوردستان. سڵاو لە دەرچوانی پەیمانگای پایتەختی کوردستان. ڕۆژی دوور لە تۆ هەڵناکەم نەتوانم هەی کوردستان هەناسەمگان من تۆم نەبێ ئارە و پەرێشان نووری چاوانم دایکم باوانم ڕۆژی دوور لە تۆ هەڵناکەم نەتوانم. ئێوارەت باش کوردستانم خاکی پیرۆزی باو با پیرانم. ئێوارەت باش نیشتیمانم سەرچاوەی بوون و ژیانم. ئێوارەت باش شاری هەولێر. ئێوارەت باش پەیمانگای پایتەخت. شادی و ئازادی و مایەی سەرفێرازیم بۆ تۆ بەڕوو. قوتابیانی بەشی پەرستاری بە ئاڵای ڕەنگی سوور و سپی دێنە نێو گۆڕەپانی ئاهەنگ بفەرمونون. ئەم بەشە لە 2019-2020 دامەزراوە. ژمارەی دەرچوانی ئەم بەشە 109 قوتابیە. دەرچوانی بەشی پەرستاری ڕادەهێنرێن بە شێوازێکی پراکتیکی و ئاکادمی بۆ ئەوەی بتوانن هەڵس و کەوت لەگەڵ نەخۆشەکاندا بکەن. دەرچوانی بەشی پەرستاری دەتوانن لە نەخۆشخانە گشتی و تایبەتەکان وەک یاریدەری پزیشکی کار بکەن. بەخێر بێن ئەی ئازیزانمان، ئەی دەرچوانی ئازیزی ئەم خولە، بەخێر بێن. ئەم کوردستانە ڕەنگینە کاڵای دەشەکێتەوە، لانکی دێرینی مرۆڤە و مێژووی ئەدرەوشێتەوە. ئێمە یەکەم چاکە خوازی دیرۆکی مرۆڤایەتی بووین. ئێمە یەکەم ژیان دۆست و پەیڕەوی ژینگە دۆستی بووین. کوردی چەرمۆی چەمچەماڵ و بێستان سۆری شارە زور بوون. دنیایان فێری چاندن کرد. خەڵکی دێرینی هەولێر بوون. یەکەم قەڵایان دروست کرد. سۆمەرەکان و زاگرۆز بوون. جیهانیان فێری نووسین و شارسازی و بازرگانی کرد. خۆری و گۆتی و کاشی بوون کە هەزاران ساڵ حکومیان کرد. میتانی باپیرانی کورد خەڵکیان فێری دەوڵەتداری و پیشەسازی و چەکسازی کرد. کەی خوسرە و مادەکان بوون ئیمپراتۆریایان دروست کرد. ئەردەشێری بابەکی کورد بناغەی ساسانی داڕشت. کوردستان زێدی ئەیوبی و زێدی دەوڵەتی میرانە. زێدی دانا و زانایان و عاریفانە. کوردستان زێدی زریا بوو شاعرە کلاسیکەکانە. کوردستان خاکی بەرگری و سەرکردە کاریزماکانە. کوردستان ماڵی شۆڕش و گشت پێشمەرگە ئازاکانە. کوردستان خاکی ڕەسەنی مرۆڤە خۆنە چەمێنەکانە. بەڵێ ئێمە خەڵکی کوردستانێکین کە هەرگیز خەڵکەکەی نازانێ مانای خۆنە چەماندن چییە. ئێوە کوڕ و کچی وڵاتێکین کە هەمیشە ورەیان بەرزە، کە هەمیشە بەهێزن. ئێوە دەرچووی پەیمانگایەکن کە هەمیشە هەنگاوی بەرەو پێشەوەیە. ئێوە ئەمڕۆ گەلێک دڵخۆشن چونکە بەڕۆبی دەرچوون و کڵاوی دەرچوون. دەستێکتانە ئاڵای کوردستانێکە کە هەمیشە خەڵکەکەی بە پێوەیە. ئێوە دەرچووی پەیمانگایەکن کە هەموو ساڵێک گوڵستان ئاسا کوڕان و کچان پێشکەش دەکات، مژدە دەدات، پێشکەشیان دەکات بۆ خزمەتکردنی سەرجەمجەم سەر و سێکتەرەکانی ئەم وڵاتەی کە هەمیشە ئاوەدانی دروشمێتی. بەخێر بێن دەرچوە ئازیزەکانمان. پەرێشانم نووری چاوانم دایکم باوانم ڕۆژی دوور.
قوتابیانی بەشی تەکنیکی سڕکردن بە ئاڵای ڕەنگی سەوز دێنە گۆڕەپان لە ساڵی 2022-2023 دامەزراوە و ژمارەی دەرچوانی ئەم بەشە 120 قوتابیە. دەرچوانی بەشی تەکنیکی سڕکردن بە شێوازێکی زانستیانە بەڕێزانم لەم پەیمانگایە ئامادە دەکرێن بۆ ئەوەی بتوانن لە بواری سڕکردن بە شێوەیەکی چالاک کار بکەن. دەرچوانی بەشی تەکنیکی سڕکردن دەتوانن لە نەخۆشخانە گشتی و تایبەتەکان بە تایبەتی لە بەشی نەشتەرگەری وەک یاریدەدەری پزیشکی کار بکەن. بەخێر بێن ئەی دەرچوە عزیزەکانمان، بەخێر بێن ئەی کوڕان و کچانی بەژن زڵافمان، ئەی کوڕ و کچە جوانانەی کە ئەمڕۆ لەم گۆڕەپانن لاو کادری زانستی خوێن گەرمی ئەم نیشتیمانن. ئەمانە گوڵی وڵاتن، نمونەی جوانی خەباتن، مژدەی ڕۆژانی بەهاتن، کۆڵەکەکانی خەڵاتن، دەرچووی پەیمانگای پایتەختن، نەوەی ئاکادمیایی ژیرن، هێمای پێشبەچوونی ئەمن، ڕۆشنایی تاریکی ڕێگەن. ئەمانە هیوا و دوا ڕۆژمانن، کەرەستەی خەون و ئاواتمانن، ئایندەی نیشتیمانمانن، چرای نێو ماڵەکانمانن، بەرهەمی ڕەنج و خەباتن، هەڵگری ئاڵای وڵاتن. ئاڵاکانتان بەرزکەنەوە دەرچووەکان، چونکەوە ئاڵای شەهیدانە، ئاڵای هەزی پێشمەرگەیە، ئاڵای سەرجەم بیر و ڕاو دەنگ و ڕەجیاوازەکانی ئەم کوردستانەیە. ئەوە ئاڵایەکە کە هەزاران ساڵە قوربانی بۆ دەین، شەهیدمان داوە، قوربانیمان داوە هەموومان بۆ ئەوەی کە ئەم ئاڵایە هەمیشە بەبەرزی بشکێتەوە، چونکە لە هەر شوێنێ و ئاڵایە بشکێتەوە دوژمنانمان لەبێ خۆیان ئەچەمێنەوە. مافی خۆتا تا مردن شانازی بەم ڕۆژەوە بکەی، جێی خۆیەتیە تابەت لاف بەم ڕۆژەوە لێ بدەی. تۆ کە ئەمڕۆ وەری دەگری بڕوانامەی ئەم پەیمانگایە، باش بزانە بنکەیەکی ئەکادمیایی پڕشکۆیە، مەشخەڵی زانست هەڵگرە و خزمەتی کوردستانت بکە، دڵی ماڵبات و کۆمەڵگە و مامۆستایانت خۆش بکە. ئێستاش قوتابیانی بەشی پەرستاری فریاکەوتن بە ئاڵای ڕەنگی پرتەقاڵی دێنە نێو گۆڕەپانی ئاهەنگ. ئەم بەشە عزیزانم لە ساڵی 2022-2023 دامەزراوە، ژمارەی دەرچوانی 112 قوتابیە. دەرچوانی بەشی پەرستاری فریاکەوتن بە شێوەیەکی پراکتیکی و ئەکادمی ئامادە دەکرێن بۆ ئەوەی بتوانن هەڵسوکەوت لەگەڵ نەخۆشەکاندا بکەن. دەرچوانی بەشی پەرستاری فریاکەوتن دەتوانن لە نەخۆشخانە گشتی و تایبەتەکان بە تایبەتی لە بەشی فریاکەوتن وەک یاریدەدەری پزیشکی کار بکەن. ئەم کوردستانە ڕەنگینە چاوەڕێ ئەم ڕۆژەی تۆیە، بۆ ئاوەدانی و پێش بەچۆن دایم چاوی لە تۆیە. تۆش وەک خوددان بڕوانامەی پەیمانگای تەکنیکی پایتەختی گەورەی وڵات دڵنیا بە بڕوانامە بەرپرسیاری گەورەیەلات. دەبێت لە گەورەی و بەهایەم بڕوانامەیە بزانێ، دەبێ پایەداری خۆت و پەیمانگا بزانی، بە پێشخستنی وڵات و خزمەتی هاوڵاتیانت، بە پێشبەبردننی کۆمەڵ و ئاوەدانی شارەکانت سەرز بەرز دەبێ و هەمیشە شانازی زۆر بەخۆ دەکەی کە دەبینی دەرچووی پەیمانگای پایتەختی خزمەتی کوردستانەکەی. بەخێر بێن ئەی دەرچوانی عزیزم، یەخوا بەخێر بێن. ئێرە و کوردستانەیە چاوی هەمووانی لەسەرە، ئێرە و نیشتیمانەیە سرودی پێشکەوتنی لەبەرە. ئەمەش ئەو پەیمانگە جوانەیە کە بارانی زانستی لێ دەبارەیە، ئێرەژە و گۆڕەپانەیە کە کادیرانی ئایندەی پیادە گوزەرەیە. ئەم میێوارە زۆر جوانە لەم شارەی کوردستانەوە، مژدەی دەرچوونی کۆمەڵەیە، خوێندکارانی پەیمانگا دەدەین، بانگی بەردەوامی زانست بە هەموو کوردستانمانە دەین. پیرۆز بێ لە دەرچوان، پیرۆز بێ لە پایتەختمان، پیرۆز بێ لە شارەکەمان، هەر سەرکەوتوو بێ پەیمانگای پایتەختی پایتەختمان. لەسەی تۆدا حەسامەوە وەکو سێباری دراخێت، ئەوونەکانت بەدیێنە سوپاس پەیمانگەی پایتەخت، ئەوونەکانت بەدیێنە سوپاس پەیمانگەی پایتەخت.
پایتەخت مەزۆلگەی فێر کردێ ئەی ڕێگەی سەرکەوتێ ئەی پایتەخت شوێنی پێگەیان دێ جێبکار بەردا کردێ ئەی پایتەخت مەزۆلگەی فێر کردێ ئەی ڕێگەی سەرکەوتێ ئەی پایتەخت شوێنی پێگەیان دێ جێبکار بەردا کردێ بخاون بڕوانامە خەون و ئەواتم هاتەدی پایتەخت فێری کردم کە داهاتوم چۆن بێتەدی کوردستان ئەمڕۆ ئەنگاو دەهاوێ پێشکەوتنە مانجەگەل ئەمەی دەوێ پەیمانگا و زانکۆ و ناوەندە زانستیەکان ڕۆژ لە دوای ڕۆژ هەر لە گەشەدان ئەمە کلیلی سەرکەوتنمانە دوا ڕۆژی گەشی نیشتیمانمانە دەرچوە ئازیزەکانمان ئەمڕۆ لێرەدا لە نێو ئەم گۆڕەپانەیان ڕازاندۆتەوە ئەمڕۆ بە ئاڵاکانی دەستیان بە کڵاوی دەرچوونیان بە ڕۆبی دەرچوونیان بە قەڵەمی پڕ لە زانستیان بە ناخی پڕ لە جۆش و خۆشیان ئەمڕۆ بە هەموو کوردستان ئەڵێن ئێمە دەرچووی پەیمانگای تەکنیکی پایتەختی کوردستانین ئەمڕۆیەوە گەلک دڵخۆشن دایکان و باوکانتان گەلک شانازن ئێوە ئەمڕۆ هەنگی دەرچوونتان بۆ دەکرێ ئێوە ئەمڕۆ قۆناغێکی نوێی ژیانتان ئەنووسنەوە ئەمڕۆ ئێوە هەنگاوتان بەرەو پێشەوەیە ئێوە ئەمڕۆ ئاهەنگی دەرچوون ئەمڕۆ سوێندی دەرچوون ئەمڕۆ بڕوانامەی دەرچوون وەرەگرن لەم گۆشە جوانەی نیشتیمانەوە ئەمڕۆ ئێمە ئاسیسانم لە هەولێری پایتەختی جوانی و ئاوەدانی و پێکەوە ژیانەوە لەم گۆشە جوانەی نیشتیمانەوە ئاهەنگی دەرچوانی خولی هەشتەمی پەیمانگای پایتەختی کوردستان پایتەختی نیشتیمان دەگێڕین ئێساش مامۆستایانی بەڕێز مامۆستایانی ئازیزی پەیمانگای تەکنیکی پایتەخت بەڕێوڕەسم دێنە نێو گۆڕەپانی ئاهەنگ ئەجا دەرچووەکان پتان بینم چۆن ڕێز لە مامۆستاکانتانەگرن من بەزارەی ڵێم مامۆستایانی ئازیز ماندوونە بن لەشتان ساغ بێ بەخێر بێن کە بەڕێوڕەسم دێنە نێو ئاهەنگ مامۆستا لە هەر شوێنێکی ئەم کوردستانە لە هەر گوندێکی ئەم سنوورانە دەرچوان ئەستە سەر پێ ڕێز و حورمەت و وەفا بۆ مامۆستایان بەخێر بێن سڵاو لە ڕێبواران و ماندوونە ناسانی زانست سڵاو لەوانەی خزمەت دەکەن چالاک و چوست ڕێز و حورمەت و وەفا و ئەمەک بۆ مامۆستایان سپاس و شایەن و پێویست بۆ پەروەردەکاران ئێوە چرای هەمیشە پڕشەوقی زانستن ئێوە بۆ گەیشتن بە کە ڕێ دروستن ئێوە وانەبێژ و ڕێبەرانی پەیمانگاکە من ئێوە یەکەمین ڕێبەری دەفتەر و قەڵەمەکە من ئێوە لە کاروانی زانستی وڵاتدا ڕێنیشان دەرن ئێوە لە ڕێخستنی کۆمەڵگەدا کۆڵنە دەرن مامۆستایانی ئازیزم یەخوە بەخێر بێن جێدەستی ئێوە لە بەرچاوانە خزمەتی وڵات تاکارکتانە لە هەر کوچەیەکی ئەم شارانە لە هەر شارێکی ئەم نیشتیمانە ئێوە ڕێنیشان دەرن بەخێر بێن مامۆستایانی ئازیزمان بەڕێزانم ئامادەبووان ئێساش سەرۆکوان دامانی دەستەی ئەمینداران و ڕاگری پەیمانگا و سەرۆک بەشەکان دێنە نێو گۆڕەپان سەرەتان دامانی ئەنجومەنی پەیمانگا دێنە ژوورەوە کە پێک دێن لەم بەڕێزانە مامۆستا ماردین سەمیرعالی سەرۆکی بەشی ژمێریاری سەرۆکی بەشی کۆمپیوتەر نێتوۆرک مامۆستا عەبدوڵڵا عەبدولمەناف شکر سەرۆکی بەشی زمانی ئینگلیزی مامۆستا ڕێباز خەلیل خورشید سەرۆکی بەشی کارگەڕی کار مامۆستا بەڵێنە نوەر زەینەل سەرۆکی بەشی دەرمانسازی مامۆستا سۆیمن عومەر سەرۆکی بەشی شیکاری نەخۆشیەکان بەڕێز سەرۆکی
بەشی پەرستاری بەڕێ سەرۆکی بەشی تەکنیکی سڕکردن مامۆستا دەریا سەردار محەممەد ڕەشید سەرۆکی بەشی پەرستاری فریاکەوتن دەرچۆکان هەمووتان هەستنە سەر پێ دکتۆر هەڤاڵ عوسمانە عەبدوڵڵا ڕاگری پەیمانگای تەکنیکی پایتەخت هەروەها ئێستاش دەستەی ئەمیندارانی پەیمانگا دێنە ژوورەوە کە پێک دێن لەم بەڕێزانە بەڕێز مامۆستا هاوژین ئەحمەد سەلام ئەندامی دەستا بەڕێز مامۆستا مانچی یونس عوسمان ئەندامی دەستا بەڕێز دکتۆر فەرهاد عەلی مستەفا ئەندامی دەستا بەڕێز دکتۆر بەهرام مەجید ڕەسوڵ ئەندامی دەستا بەڕێز دکتۆر نیاز عەدنان محەممەد ئەندامی دەستا بەڕێز دکتۆر خالید ئەکرەم عەباس ئەندامی دەستا بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر سەردار محەممەد ڕەشید کەریم سەرۆکی دەستەی ئامێنداری پەیمانگای تەکنیکی پایتەخت وەکو سێباری دراخێ ئەوونەکانت بەدیێنام سوپاس پەیمانگەی پایتەخت ئەوونەکانت بەدیێنام بەخێر بێن و مانتونە بن یەک بە یەکتان خێر هاتن خۆشحاڵ و سەرفرازین مامۆستایانی عەزیز سەرۆک بەشوە ڕاگر و ئەندامانی دەستە و سەرۆکی دەستەی ئەمینداران پایتەخت مەزۆرگی پێرکردن ئەی ڕێگەی سەرکەوتن ئەی پایتەخت بفەرمونون دابنیشن ماندوونە بن خێر هاتن بەناوی خۆدای گەورە و میهرەبان بەناوی پیرۆزی خاکی کوردستان ئامادەبووان خوشک و برایان دەرچوان میوانانی تایبەت ئەوانەی کە ئەمڕۆ لەم ئاهەنگە بەشدارن و لە کاتەکانی خۆتان بوران و لە خۆشی قوتابیەکان بەشدارن دایکان و باوکان و ماڵبات خانەوادا ئەم کاتتان باش و هەموو لایەکتان خێر هاتن بەناوی سەرۆکی دەستەی ئەمیندارانەوە بەناوی ڕاگەری پەیمانگای تەکنیکی پایتەختەوە بەناوی سەرۆک بەشەکان و مامۆستایان و ئەندامانی ئەنجومەنی پەیمانگا بەناوی کارمەندانی ئەم پەیمانگایە بەخێرهاتنی هەموو لایەکتانەکەین خۆشحاڵ و سەرفراز بووین بە ئامادەبوونتان ئەمڕۆ لەم گۆشە جوانەی نیشتیمانەوە لە هەولێری پایتەختەوە لە هەولێری هەمیشە ئاوەدان و سەربەڵندەوە لە هەولێری دیرۆک و چیرۆکەوە لە پەیمانگای تەکنیکی پایتەختەوە ئاهەنگی خولی ئەشتەمینی دەرچوانی پۆلێک لە قوتابیان و لە کوڕان و کچانی ئەم پەیمانگایە وەکو مژدەیەک بە هەولێری پایتەخت و بە کوردستان دەدەین خێر هاتن ئەم ڕۆژ دیسانەوە وەک ساڵانی پێشووتر وەک 8 ساڵ لەمەوبەر پەیمانگای تەکنیکی پایتەخت کۆمەڵێ گوڵی گوڵستان ئاسا کۆمەڵێ لە کوڕان و کچانی ئەم پەیمانگایە دەبەخشێ بە خزمەتکردنی سەرجەم جەمسەرەکانی ئەم کوردستانە بۆ بەرەو پێشچوون جارێکی تر هەموو لایەکتان خێر هاتن سەرسەر و سەرچاوانمان ئازیزانم هەژیترین دەستپێک لەم ڕێو ڕسمەدا ئەوەیە کە هەمووان ساتێک بێدەنگی بنوێنین ڕێز بنوێنین بۆ سەرجەم شەهیدانی کوردستانمان ئەوانەی کە گیانی خۆیان بەخت کرد لە پێناو بەرزڕاگرتنی ئاڵاو و ئازادی و ئاوەدانی خاچی کوردستانمان لەگەڵ سرود و مارشیای ڕەقیبی کوردستانی بفەرمونون سپاسانەکەین کەرەمکەن
ئەوەدانکاری و پێشکەوتنە سۆی گەشی هیوامانە گەیشتن بەلووتکەی سەرکەوتن ئامانجی هەنگاونانمانە ئەم کاروانە هەروە دەڕوا و مێژوو دەینووسێتەوە هیچ لەم پەرێک ڕێلێ ناگرێ بەرەو دواش ناگەڕێینەوە ئازیزانەمە ئامادە بووان ئەوەی بەقەت گەڵا هەڵوەریوەکانی ئەم پاییزە جوانەی کوردستان گەڵا زەرد و سووری هەڵوەریوی ئەم نیشتیمانە جوانە پێتانەڵێ بەخێر بێن ئەوە بەڕێزە دکتۆر هەڤاڵە عوسمان عەبدوڵڵە ڕاگری پەیمانگای تەکنیکی پایتەختە با بفەرمێت. بەناوی خوای گەورە و میهرەبان ئامادەبوانی بەڕێز میوانانی ئازیز و لەدڵا شیرین ڕێزداران سەرۆک و ئەندامانی دەستەی ئەمینداری پەیمانگا دەرچوانی خۆشەویست بەختەوەرین ئەمڕۆ لەم گۆڕەپانە قەشەنگەدا لە ڕۆژێکی مێژووی و وەرزی پاییزدا جارێکی دیکە بە بۆنەی دەرچوونی ڕەوەندێکی تر لە قوتابیان و خوێندکارانی پەیمانگاکەمان ئامادەی ئاهەنگی دەرچوونتان دەبین بەم بۆنەیەوە بە ناوی ئەنجومەنی پەیمانگای تەکنیکی پایتەخت تایبەت گەرمترین پیرۆزبایی ئاراستەی یەکەیەکەی دەرچوانی بەشەکانی ژمێریاری کارجێڕیکار زمانی ئینگلیزی کۆمپیوتەر و نێتوۆرک دەرمانسازی شیکاری نەخۆشیەکان پەرستاری تەکنیکی سڕکردن و پەرستاری فریاکەوتن دەکەین هەروەها بەم بۆنەیەوە پیرۆزبایی لە خۆمان و ڕێزداران لە دەستەی ئەمینداری و ئەنجومەنی پەیمانگای مامۆستایان و خانەوادەی دەرچوان و وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین ئامادەبوانی بەڕێز میوانانی خۆشەویست ئەمڕۆ لێرە کۆبووینەوە بۆ سازکردنی ئاهەنگی ڕێوڕەسمی خولی هەشتەمی دەرچوانی پەیمانگاکەمان لە ساڵی خوێندنی 2023-2024 بەو پەڕی خۆشحاڵیەوە لەم ڕێوڕەسمەدا 853 قوتابی خوێندکار بڕوانامەی دەرچوون لە بەشەکانی ژمێریاری کارجێڕیکار زمانی ئینگلیزی کۆمپیوتەر و نێتوۆرک دەرمانسازی شیکاری نەخۆشیەکان پەرستاری تەکنیکی سڕکردن و پەرستاری فریاکەوتن وەردەگرن ئەوەش مای دڵخۆشیە بۆ ستافی کارجێری پەیمانگاکەمان لەبەر ئەوەی بەرهەمی ماندووبوونەکانمان دەچنینەوە و بە چاوی خۆمان دەرچوە خۆشەویستەکانمان دەبینین بەشدارن لە وەرگرتنی بڕوانامەی دەرچوون بۆیە ئەم بۆنە گرینگە بە دەرفەت دەزانم سوپاسی خانەوادەی بەڕێزی دەرچوەکان بکەم کە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا توانیویانە بە هەموو شێوەیەک پاڵپشتی دارایی و معنەوی منداڵەکانیان بکەن تا بە سەرکەوتووی بڕوانامەی دبلۆم لە پەیمانگاکەمان بەدەست بهێنن لەلایەکی دیکەوە زۆر سوپاسی مامۆستا دڵسۆز و بەڕێزەکان دەکەم کە لە 2 ساڵی ڕابردوودا هەموو هەوڵێکیان خستۆتە گەر تا قوتابیان و خوێندکاران چەکدار بکەن بە نوێترین زانستی سەردەم لە پسپۆرێ جیاوازەکاندا تا لە بازاری کاردا دەرفەتی کارکردنیان بۆ بڕەخسێت و ژیانێکی تازەی کردداری پیادە بکەن ومێدەوارم هەموو لایەک سەرکەوتوو بن لە گشت بوارەکانی ژیاندا بەڕێزان خۆشەویستان لەم بۆ نەگرینگەدا نابێت ڕۆلی وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی لەبیر بکەین بۆ پاڵپشتیکردنیان بۆ سەرکەوتن و پێشوەچوونی پەیمانگاکەمان لە کۆتاییدا زۆر سپاسی سەرۆک و ئەندامانی دەستەی ئەمینداری پەیمانگا دەکەم کە هەموو کات پشتگیری بەردەوامی ئەنجومەنی پەیمانگا و مامۆستایان و بەشە زانستی و کارجێڕیەکانی پەیمانگایان کردووە تا بتوانن بەردەوامی بە پرۆسەی خوێندن بدەن و پلانی تۆکمە بۆ داهاتی قوتابیان دابڕێژن ئەمە سەرباری ئەوەی دەستیان کراوە بووە بۆ دابینکردنی پێداویستیەکانی پەیمانگا و چارەسەرکردنی گرفتەکانمان هەروەها سوپاسی یەکەیەکەی ئەندامانی ئەنجومەنی پەیمانگا لە سەرۆک بەشە بەڕێزەکان و تەواوی کارمەندە دڵسۆزەکان دەکەم کە هەموو هەوڵێکیان داوە تا بە یەک تیم کار بکەین و بەرهەمی مادیبوونی بچنینەوە چونکە بەرهەمی کارکردنی بەیەکەوەی سەرکەوتنی ئاوای لەگەڵدایە
جارێکی دیکە بە خێراتنی هەموو لایەک دەکەین سەر چاوان کوردستان هەر ئاوەدان و ئارام بێت لە سای ئاڵای پیرۆزی کوردستان. خاوەنی ئەم پەیمانگایە و ئەوانەی کە خاوەن بیرۆکە و دامەزرێنەر و سەرۆکی دەستە دەڵێنەوە ڕۆژەی بەردی بناغی ئەم پەیمانگایەماندانا ئەرکێکی گەلێ قورسمان لەسەر شانی خۆماندانا بڕیارێک بوو کە هەمومان پێکەوە لە ئەستۆمان گرت خەونێک بوو هەمیشە دەیخواست هەنگاوی بەجێ و دەست و برد پێ بەبێ هەنگاومان هاویشت ئەمان جێکمان لە پێش چاو بوو جگە لە گەیشتن بەلوتکە ڕێگەیەکی ترمان نەبوو ئەوە تا ئەمڕۆ خەونە هێدی هێدی وا دێتە دی نەمردین و هەشتەمین خولی دەرچوونمان بینی بەردەوامین تا ئەو ڕۆژەی پەیمانگای پایتەخت دەگاتە لوتکەی پێشکەوتن و ترۆپکی پێگەی زانستی. ئێساش بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر سەردار محەممەد ڕەشید کەریم سەرۆکی دەستەی ئامێنداری پەیمانگای تەکنیکی پایتەخت لە پەیوێکیدا بۆ ئێمە و ئێوە با کەرم کرد. بە ناوی خوای گەورە و میهرەبان دەرچوانی خۆشەویست زۆر خۆشحاڵین جارێکی دیکە بۆ ماوەی 8 ساڵ بە دوای یەکدیدا ژمارەیەکی دیکە لە قوتابیان و خوێندکارانی پەیمانگەکەمان دەردەچن و دەبنە دەرچوانی خولی هەشتەمی پەیمانگەی تەکنیکی پایتەختی تایبەت. بەم بۆنەیەوە بە ناوی سەرۆک و ئەندامانی دەستەی ئەمینداری پەیمانگەی تەکنیکی پایتەختی تایبەت پیرۆزباییەکی گەرم ئاراستەی خۆمان و ئەنجومەنی پەیمانگە و مامۆستایان و خانەوادەی دەرچوان و دەرچوانی ئازیز دەکەم. هیوای دوا ڕۆژێکی پرشنگداریان بۆ دەخوازم. خۆشەویستان، ئەم ساڵی خوێندن 2024 853 قوتابی بڕوانامەی دەرچوون لە بەشەکانی دەرمانسازی شیکاری نەخۆشیەکان پەرستاری تەکنیکی سڵکردن پەرستاری فریاکەوتن ژمێریاری کۆمپیوتەر و نێتوۆرک زمانی ئینگلیزی کارگێری کار وەردەگرن. ئەوەش شانازیەکی گەورەیە بۆ پەیمانگەکەمان. دەبێت ئێوە شانازی بە خۆتانەوە بکەن کە لە ڕێگەی ئەم پەیمانگەیەوە توانیوتانە خەونی خۆتان بەدی بهێنن و داهاتوو بۆ خۆتان مسۆگەر بکەن. بەڕێزان، پەیمانگەکەمان پەیمانگەی تەکنیکی پایتەختی تایبەت لە ماوەی چەند ساڵی ڕابردوو پێشکەوتنی بەرچاوی بەخۆیەوە بینیوە بە پاڵپشتی وەزارەتی خوێندنی باڵا و تۆژینەوەی زانستی بەڕێوەبەرایەتی خوێندنی تایبەت و دەستگای سەرپرشتی دڵنیایی جۆری. ئەو بۆنەیە بە دەرفەت دەزانین سوپاسیان بکەین. هەروەها سوپاسی یەکەیەکەی ستافی کارگێری و زانستی پەیمانگەکەمان دەکەین بە تایبەت بەڕێزان ڕاگر و سەرۆک بەش و بەرپرسی یەکە کارگێریەکان و تەواوی کارمەندان کە ماندوونە ناسانە لە ساڵی خوێندنی 2023-2024 شەونخۆنیان کردووە بۆ سەر خستنی پرۆسەی خوێندن و ڕایکردنی کاروباری کارگێریەکان. لە کۆتاییدا پیرۆزبایی لە خۆمان و مامۆستایان و ئەنجومەنی پەیمانگە و یەکەیەکەی دەرچوانی خۆشەویست و خانەوادەی دەرچوان دەکەم. هیوای دوا ڕۆژێکی گەشت بۆ دەرچوان. پەیمانگای تەکنیکی پایتەخت فێرگەی باڵایە و کۆمەڵگاکەمان بەرەو پێشەبا سەرچاوە و کانی زانستە و گوڵی هیوای ئایندەمان تێر ئاو دەکا. بەڕێزانم، ئێستاش
وتاری قوتابیانی دەرچوو پێشکەش دەکرێت لەلایەن قوتابی ڕێیان ئازادی یاسین دەرچووی بەشی شیکاری نەخۆشیەکان با بفەرمێت. بەناوی خودای گەورە و میهرەبان ئامادەبوونی عەزیز و قەدرگران بەڕێز نوێنەری وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بەڕێزان سەرۆک و ئەندامانی دەستەی ئەمینداری و ڕاگر و سەرۆک بەشەکان مامۆستایانی قەدرگرانی و میوانانی بەڕێز قوتابیان خوێندکارانی خۆشەویست دڵخۆش و کامەرانین کە ئەمڕۆ دوای خوێندن و هەوڵ و ماندووبوونی 2 ساڵ تێکۆشان لەم مەراسیمەدا بەشدار دەبین لە ئاهەنگی دەرچوونی خولی هەشتەمین پەیمانگای تەکنیکی پایتەختی تایبەت کە ساڵی خوێندنی 2023-2024 دەگرێتەوە ئەو پۆلە دەرچووی لەم گۆڕەپانەدا ئەمڕۆ بڕوانامەی دبلوم وەردەگرێت ئەوان ناومان دەچێتە فەرهەنگی ئەکادیمی و زانستی پەیمانگای تەکنیکی پایتەختی تایبەت ئومێدەوارین پەیمانگای تەکنیکی پایتەختی تایبەت بەردەوام بێت لە بەرەو پێشبردنی ڕۆڵەکانی وڵاتەکەمان تاکو سوودیان لێ ببینێت بۆ ڕۆشنکردنی وڵات هەروەها بەردەوام نوێگەری ئەنجام بدات لە پەیمانگا و هەوڵی فراوانکردنی زیاتر بدات هەروەکو ڕوونە لاوامان کەوا پەیمانگاکەمان پێشەنگە لە کردنەوەی بەشی تازە و کاریگەر بۆ بازاری کار ئێمە لەم ڕۆژە پرشنگدارەدا هەمومان بۆ پیرۆز ڕاگررتنی سەرکەوتنێکی گەورە کۆبووینەتەوە ئاسۆی سەرکەوتنمان لێ دیارە سەرکەوتنێک کە بەرهەمی ئازادی و خوێنی شەهیدانە بەڕێزان ئەو بۆنەیە بە دەرفەت دەزانم کە وەک نوێنەری دەرچوانی پەیمانگا بە شانازیەوە پیرۆزبایی لە خۆم و تەواوی دەرچوان و خانەوادەی قوتابیان و خوێندکاران و مامۆستا بەڕێزەکان و سەرۆک و ئەنجومەنی پەیمانگا و دەستەی ئەمینداری پەیمانگا بکەین هەروەها سوپاسی دەستەی ئەمینداری بکەم کەوا ساڵانە دەرفەتی کار دەرەخسێنن چ لە ناوەوەی پەیمانگا یاخود دەرەوە بێت بۆ قوتابیە لێهاتوو یەکەمەکان زۆر سوپاس. چەپڵێکی تایبەتی بۆ لێدەنەوە نوێنەری ئێوەی لە جاتی ئێوە قسەی کردەوە نییە دەرچوانی عەزیز هەمووتان هەستنە سەر پێ بڕگەیەکی گەلە گرگمان هەیە ئەویش سوێن خواردنە ئەتوانم بڵێم بڕبڕەی ئاهەنگەکەمانە بفەرمونون هەمووتان هەستنە سەر پێ ئازیزانم دەرچوان کوڕان کچان بەژن زەرافانی وڵات قوتابیانی عەزیز هەمووتان هەستنە سەر پێ بە یەکجار بە شێوەیەکی ڕێک و دروست ئێستاش داوا لە بەڕێز دکتۆر هەڤاڵە عوسمان عەبدوڵڵا ڕاگری پەیمانگاکەین بۆ خوێندنی سوێندی دەرچوان دەرچووە بەڕێزەکان ئەو ڕێبەریە لە دەستانە لە لاپەڕەی دووەم هەمووتان لاپەڕەی دووەم بکەنەوە کە سوێندەکەم گوت هەمووتان بە دەنجی بەرز لە دوام بیلێنەوە ئامادەن؟ سوێندم بەخوای گەورە بەڵێن دەدەم ئەمەکدار بم بۆ خاچی کوردستان بۆ خوێنی شەهیدان بۆ گشت پیرۆزیەکانم لە کار و پیشەمدا لە پێناو بەدیهێنانی ئامانجەکانی گەل و نیشتیمانەکەم کار بکەم بۆ پێشخستنی کوردستانەکەم دەستان خۆش کەواتە هەمووتان ئاڵاکانتان بەرزکەنەوە منیش دەڵێم سوێندی پیرۆزی دەرچوونتان ئەگاتەوە و پەڕی شارم ئەو زانستەی پێی چەکدارن ڕۆشن دەکات شەوی تارم پیرۆز بێ لە دەرچوونتان پیرۆز بێ لە قوتابیان پیرۆز بێ لە پەیمانگاکەمان پیرۆز بێ ئەم بڕوانامەیە نوخشە بێ لە دوا ڕۆژی ڕۆن لە بڕوانامەی بەکالیۆرۆز لە ماستەر و لە دکتۆرا پیرۆز بێ لە مامۆستایان پیرۆز بێ لە دایکان و باوکان پیرۆز بێ لە ئێوە عەزیز و خۆشەویست
سڵاو بێ لە ئاڵاکانی دەستان دایکان و باوکان کوا چەپڵەکانتان ئەمڕۆ کوڕەکانتان کچەکانتان نەوەکانتان ئاهەنگی دەرچوونیان بۆ سازکرا سڵاو لە ئاڵای دەستان ئەو ئاڵایەنە ئاڵای شەهیدانە ئاڵای پێشمەرگەیە ئاڵای قوربانیانی جینۆسایدی ئەنفال و تاقانەی ئەنفال و زیندانیانی سیاسیە ئەوە ئەو ئاڵایە کە بەدەستنەوەکانمانەوەیە لە مێژە ئێمە بە هەزاران شەهیدمان داوە قوربانیمان داوە تاکو ئاڵای نیشتیمان بەدەستنەوەکانمانەوە هەمیشە بە بەرزی بشەکێتەوە یەخوا پیرۆستان بێ ئەم چرکە ساتە یەخوا پیرۆستان بێ ئەم ڕۆژە مبارەکە بفەرمونون لە جێگاکانی خۆتان دابنیشن کوردستان هەر تۆی چەنەی برینە دانەی ئەوینم سەرچاوەی ژینم کوردستان هەر تۆی چەنەی برینە ڕۆژانی بەڕێزانم ئامادەبوان ئێستاش ڕێوڕسمی داواکردنی بڕوانامە و بەخشینی بڕوانامەیە لەلایەن سەرۆکی بەش و پاشان ڕاگری پەیمانگا پێتان دەبەخشێ سەرەتا داوا لە بەشی ژمێریاری یەکەم تەنها بەشی ژمێریاری هەستێتە سەر پێ تەنها قوتابیانی بەشی ژمێریاری بە پێوە بۆستن بفەرمونون و داوا لە بەڕێز مامۆستا ماردین سەمیر عەلی سەرۆکی بەشی ژمێریاری بفەرمێت بە داواکردنی بڕوانامە بە ناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز ڕاگری پەیمانگا لەسەر داوا و ڕاستپاردەی ئەنجومەنی بەشی ژمێریاری دوای ئەوەی قوتابیانی قۆناغی کۆتایی گشت پێداویستەکانی خوێندنیان بەسەرکەوتووی تەواو کرد داواکارین لە بەڕێستان بڕوانامەی دیبلۆمیان لە پسپۆڕی ژمێریاری پێ ببەخشن لەگەڵ هەموو ئەو مافوو دەستکەوتانەی بڕوانامەکە دەیانگرێتەوە سەرکەوتنیش هەر لە خواوەیە بەشی ژمێریاری ئێوە دابنیشن داوا لە دەرچوانی بەشی کۆمپیوتەر نێتوۆرک دەکەم ئەو هەستێتە سەر پێ قوتابیانی بەشی کۆمپیوتەر هەستن سەر پێ داوا لە بەڕێ سەرۆکی بەشی کۆمپیوتەر نێتوۆرک دەکەین بفەرمێ بە داواکردنی بڕوانامە بە ناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز ڕاگری پەیمانگە لەسەر داوا و ڕاستپاردەی ئەنجومەنی بەشی کۆمپیوتەر و نێتوۆرک دوای ئەوەی قوتابیانی قۆناغی کۆتایی گشت پێداویستیەکانی خوێندنیان بە سەرکەوتووی تەواو کرد داواکارین لە بەڕێستان بڕوانامەی دیبلۆمیان لە پسپۆڕی کۆمپیوتەر و نێتوۆرک پێ ببەخشرێت لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانە بڕوانامەکە دەیانگرێتەوە سەرکەوتنیش هەر لە خواوەیە داوا لە دەرچوانی بەشی کۆمپیوتەر دەکەم دابنیشن داوا لە دەرچوانی بەشی زمانی ئینگلیزی یەکەم هەستێتە سەر پێ داوا لە قوتابیانەکەم هاتوچۆ نەکەن لەم کاتەیە چونکە ڕێوڕسمی بەخشینی بڕوانامەیە تکاکەم لە شوێنەکانی خۆتان دابنیشن داوا لە بەڕێز مامۆستا عەبدوڵڵا عەبدولمەناف شکر سەرۆکی بەشی زمانی ئینگلیزی بفەرمێ بە داواکردنی بەخشینی بڕوانامە بە ناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز ڕاگری پەیمانگا لەسەر داوا و ڕاستپاردەی ئەنجومەنی بەشی زمانی ئینگلیزی دوای ئەوەی قوتابیانی قۆناغی کۆتایی گشت پێداویستیەکانی خوێندنیان بەسەرکەوتووی تەواو کرد داواکارین لە بەڕێستان بڕوانامەی دیبلۆمیان لە پسپۆڕی زمانی ئینگلیزی پێ ببەخشێت لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی بڕوانەمەکە دەیانگرێتەوە سەرکەوتنیش هەر لە خواوەیە زمانی ئینگلیزی دەرچوانی بفەرمونون دابنیشن داوا لە دەرچوانی بەشی کارگێڕی کارەکەم بە ئەوان هەستن سەر پێ هەروەها داوا لە بەڕێز مامۆستا ڕێباز خەلیل خورشید سەرۆکی بەشی کارگێڕی کار بفەرمێ بۆ داواکردنی بەخشینی بڕوانامە بە ناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز ڕاگری پەیمانگا لەسەر داوا و ڕاستپاردەی ئەنجومەنی بەشی کارگێڕیکار داوای ئەوەی قوتابیانی قۆناغی کۆتایی گشت پێداویستەکانی خوێندنیان بە سەرکەوتووی تەواو کرد داواکارین لە بەڕێستان بڕوانامەی دیبلۆمیان لە پسپۆڕی کارگێڕیکار پێ ببەخشرێت لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی کە بڕوانامەکە دەیانگرێتەوە سەرکەوتنیش هەر لە خواوەیە دەرچوانی بەشی کارگێڕی کار دابنیشن داوا لە دەرچوانی بەشی دەرمانسازیەکەی نستە سەر پێ
هەروەها داوا لە بەڕێز مامۆستا بەڵێنان وەرزەینەل سەرۆکی بەشی دەرمانسازی بفەرمێ بۆ داواکردنی بڕوانامە. بەناوی خدای گەورە و میهرەبان بەرز ڕاگری پەیمانگا لەسەر داوا و ڕاستپاردەی ئەنجومەنی بەشی دەرمانسازی دوای ئەوەی قوتابیانی خۆناغی کۆتایی گەشت پێداویستەکانی خوێندنیان بەسەر کەوتووی تەواو کرد داواکارین لە بەڕێستان بڕوانامەی دیبلۆمیان لە پسپۆری دەرمانسازی پێ ببەخشرێت لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی کە بڕوانامەکە دەیانگرێتەوە سەرکەوتنش هەر لە خودداوەیە. دەرچوانی دەرمانسازی دابنیشن داوا لە دەرچوانی بەشی شیکاری نەخۆشیەکانەکەین هەستنە سەر پێ داوا لە بەڕێز مامۆستا سۆیە من عومەر سەرۆکی بەشی شیکاری نەخۆشیەکان بۆ داواکردنی بەخشینی بڕوانامە. بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز ڕاگری پەیمانگا لەسەر داوا و ڕاستپاردەی ئەنجومەنی بەشی شیکاری نەخۆشیەکان دوای ئەوەی قوتابیانی قۆناغی کۆتایی گشت پێداویستەکانی خوێندنیان بەسەر کەوتووی تەواو کرد داواکارین لە بەڕێستان بڕوانامەی دیبلۆمیان لە پسپۆڕی شیکاری نەخۆشیەکان پێ ببەخشرێت لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی کەوا بڕوانامەکە دەیانگرێتەوە سەرکەوتنیش هەر لە خواوەیە. دەرچوانی شیکاری نەخۆشی کەرەمکەن دابنیشن و هەروەها داوا لە دەرچوانی بەشی پەرستاری یەکەم هەستێتە سەر پێ داوا لە بەڕێز سەرۆکی بەشی پەرستاری بۆ داواکردنی بەخشینی بڕوانامە بفەرمێت. بەناوی خوای گەورە و میهرەبان بەرێز ڕاگری پەیمانگا لەسەر داوا و ڕاستپاردەی ئەنجومەنی بەشی پەرستاری دوای ئەوەی قوتابیانی قۆناغی کۆتایی گشت پێداویستەکانی خوێندنیان بەسەر کەوتووی تەواو کرد داواکاری لە بەڕێستان بڕوانامەی دوبلومیان لە پسپۆری پەرستاری پێ ببەخشرێت لەگەر هەموو ئەو ماف و دەستکەوتانەی کە بڕوانامەکە دەیانگەرێتەوە سەرکەوتنیشە لە خواوەیە. بفەرمونی ئێوە دابنیشن و داوا لە دەرچوانی بەشی پەرستاری فریاکەوتن داوا لە بەڕێز مامۆستا دەریا سەردار محەممەد ڕەشید بفەرمێ بۆ داواکردنی بەخشینی بڕوانامە. بە ناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز ڕاگری پەیمانگا لەسەر داوا و ڕاستپاردەی ئەنجومەنی بەشی پەرستاری فریاکەوتن دوای ئەوەی قوتابیانی خۆناغی کۆتایی گشت پێداویستەکانی خوێندنیان بەسەرکەوتووی تەواو کرد داواکارین لە بەڕێستان بڕوانامەی دیبلۆمیان لە پسپۆری پەرستاری فریاکەوتن پێ ببەخشن لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی بڕوانامەکە دەیانگرێتەوە سەرکەوتنیش هەر لە خواوەیە. دەرچوانی بەشی پەرستاری فریاکەوتن دابنیشن داوا لە دەرچوانی بەشی تەکنیکی سڕکردن دەکەین هەستنە سەر پێ و داوا لە بەڕێز سەرۆکی بەشی تەکنیکی سڕکردن بفەرمێ بۆ داواکردنی بەخشینی بڕوانامە. بەناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێز ڕاگری پەیمانگا لەسەر داوا و ڕاستپاردەی ئەنجومەنی بەشی تەکنیکی سڕکردن دوای ئەوەی قوتابیانی قۆناغی کۆتایی گشت پێداویستەکانی خوێندنیان بە سەرکەوتووی تەواو کرد داواکارین لە بەڕێستان بڕوانامەی دیبلۆمیان لە پسپۆری تەکنیکی سەرکردن پێ ببەخشێت لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی کە بڕوانامەکە دەیانگرێتەوە سەرکەوتنیش هەر لە خواوەیە. ئێستاش داوا لە بەڕێز دکتۆر هەڤاڵ عوسمان عەبدوڵڵا ڕاگری پەیمانگای تەکنیکی پایتەخت دەکەین کە بڕوانامە ببەخشێ بە هەموو دەرچوان ئەنجا هەموو دەرچوانیش بەیەکەوە هەڵەستنە سەر پێ و چاوەڕێی ئەو چرکە ساتاکەن بفەرمونون. بە ناوی خوای گەورە و میهرەبان بەڕێزان سەرۆک بەشەکانی ژمێریاری کۆمپیوتەر و نێتوۆرک زمانی ئینگلیزی کارجێڕی کار دەرمانسازی شیکاری نەخۆشیەکان پەرستاری تەکنیکی سڕکردن پەرستاری فریاکەوتن لەسەر داوا و ڕاستپاردەی ئەنجومەنی بەشەکەتان بەپێی ئەو دەسەڵاتەی پێمان دراوە لە ئەنجومەنی پەیمانگا لەبەر ئەوەی قوتابیانی قۆناغی کۆتایی لە بەشەکانی ژمێریاری کۆمپیوتەر و نێتوۆرک زمانی ئینگلیزی کارجێڕی کار دەرمانسازی شیکاری نەخۆشیەکان پەرستاری تەکنیکی سڕکردن و پەرستاری فریاکەوتن
کە لە بەردەممان ڕاوەستاون هەموو پێداویستیەکانی بەدەستهێنانی بڕوانامەی دبلۆمیان تەواو کردووە بڕیارماندا بڕوانامەی دبلۆمیان پێ ببەخشین لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی بڕوانامەکە دەیانگرێتەوە سەرکەوتنیش هەر لە خواوەیە پیرۆزە. کەواتە من لێرەوە بە ناوی ئێوە ئەڵێم سپاس بۆ تۆی کوردستانەکەم، سپاس خاکی پیرۆزم، سپاس بۆ تۆ حکوومەتەکەم، سپاس بۆ تۆ پێشمەرگەکەم، سپاس بۆ تۆ خاکەکەم، سپاس بۆ تۆی پایتەختەکەم، سپاس بۆ تۆ لێرەکەم، ئاڵاکانتان بەرزکەنەوە، سپاس بۆ تۆی پەیمانگاکەم، سپاس بۆ تۆ مامۆستاکەم، سپاس بۆ تۆ ماڵباتەکەم، بەڵێن بێ هەتا کومردن ستایشی ڕۆڵتان بکەم، دڵسۆز بم بۆ یەک بە یەکتان خزمەتی هەمووتان بکەم. یەخوا پیرۆستان بێ ئەمڕۆ قوتابیان ئازیزان دەرچوان، پیرۆز بێ وەرگرتنی بڕوانامە، پیرۆز بێ لە کوردستانمان، پیرۆز بێ لە مامۆستایان، پیرۆز بێ لە خانەوادا، پیرۆز بێ لە ئاڵای دەستان، پیرۆز بێ لە پەیمانگای تەکنیکی پایتەخت، پیرۆز بێ ئەم چرکە ساتەتان، یەخوا مبارەک بێ بڕوانامەی دەرچوونتان، پیرۆستان بێ ئاڵای دەستان، پیرۆستان بێ هزر و ناخی پڕ لە زانستان، پیرۆز بێ لە کڵاوی دەرچوون، پیرۆز بێ لە ڕۆبی دەرچوون، پیرۆز بێ لە مامۆستایانتان، پیرۆز بێ لە ئەندامانی دەستەی سرجەم هەموو ئەندامانی دەستەی پەیمانگا، پیرۆز بێ لە ئێوە لە ئەی دەرچوان، پیرۆستان بێ ئەم چرکە ساتە. دەمەی ئەوینم سەرچاوەی ژینم کوردستان هەر تۆی چارەی برینێ دڕۆژادی و ئازادی و مایەی سەرفێرازیم بۆ تۆ بەڕوحم دەستان خۆش بێ هەمیشە ئاڵای دەستان هەر شەکاوە بێ. ئێوە گوڵە گەشاوەکانی کوردستانن، ئێوە کوڕ و کچی ئەم وڵاتە ئازیزەن کە هەمومان شانازیان پێواکەین، ئێوە کوڕ و کچی کوردستانێکن کە هەزاران قوربانیان داوە، شەهیدیان داوان، فالیان داوە، جینۆساید کراون، ڕاگواستنی گوندەکانمان کراوە، زیندان بوون لە سێدارە دراون. ئێوە کوڕ و کچی وڵاتێکن کە ئاڵاکەی هەمیشە شەکاوەیە بۆیە هەمیشە شاناز بن. ئێواڵێن ئێمە لاوانین خەونمان هەیە، خەونی پیرۆزی مەزنمان هەیە، خەونێک نیشتیمان بباتە لوتکە، کۆمەڵگە پێش خات چرکە بە چرکە، خەونێک تا کاتی وەتیێنانی، گیان لەسەر دەست بین بۆ ئاوەدانی، دەرچووەکان وەڵامم بدەنەوە، گیان لەسەر دەستە بن هەمومان پێکەوە بۆ ئاوەدانی کوردستان. ئێخۆ نابێ بە بەڵێ بە چەپڵە وەڵام بدەنەوە، خێرە خێرە. هەمیشە تەمەند درێژ بن، هەمیشە لە چرکەساتی ئاوهایە، من دیدارم بە دیداری ئێوە شاد بێ خوددایە. بەڕێزانم ئامادەبوان خەڵاتێکی ڕێزێنان دەبەخشین ئێستا لەم چرکەساتە، سوپاسە پێزانینە دەستخۆشیە. سەرۆکی دەستەی ئەمێنداران پێشکەشی ڕاگری پەیمانگای تەکنیکی پایتەختیەکات، کەواتە ڕاگری پەیمانگا گەلک چالاکە، گەلک دڵسۆزە، گەلک خزمەت گوزارە بەزانست، گەلک ماندووە، بۆیە بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر سەردار محەممەد ڕەشید خەڵاتی ڕێزێنانی پێدەبەخشێ. سەرەتا داوا لا بەڕێز دکتۆر سەردارەکەین، سەرۆکی دەستەی ئەمێندارانی پەیمانگای تەکنیکی پایتەخت، خەڵاتی ڕێزێنان ببەخشێ بە دکتۆر هەڤاڵ عوسمانە عەبدوڵڵا ڕاگری پەیمانگا. بخاون بڕوانامە خەون و ئەواتم هاتەدی پایتەخت فێری کردم کە داهاتوم چۆن بێتە دی پایتەخت فێری کردم کە داهاتوم چۆن بێتە دی پایتەخت مەزۆلگەی فێر کردن ئەی ڕێگەی سەرکەوتن ئەی پایتەخت شوێنی پێگەیاندن زیبار وەرزار وێڕای پیرۆزبایی دەستخۆشی هیوادارین هەموو چرکەساتی خەڵات ببەخشن و هەموانیش خەڵات وەربگرن. ئێستا چین بۆ لای دەرچوو عەزیزەکانمان لەگەڵ ئێوابین کە خەڵاتان پێشکەش دەکرێت. دەچینە لای بەشی ژمێریاری، هەر دکتۆر سەردار ئەگەر ئازێت نەبێت لەگەڵ مانابێ. خەڵاتی یەکەم
و دووەم و سێەم لەسەر ئاستی بەشی ژمێریاری دەبەخشین. دەرچوە ئازیزەکان گوێبیستی دەنگی ناوی خۆتان بن واتە گوێبیستی دەنگی من بن کە ناوەکانە خوێنمەوە تکایە بە شێوەیەکی خێرا بگەنە ئێرە. خەڵاتی یەکەم لەسەر ئاستی بەشی ژمێریاری قوتابی دەرباز غازی عوسمان. من ناوی هەرسێکتانە خوێنمەوە. خەڵاتی دووەم لەسەر ئاستی بەشی ژمێریاری قوتابی دڵنیا ئیسماعیل ئەحمەد. خەڵاتی سێم لەسەر ئاستی بەشی ژمێریاری قوتابی ڕەیان حسێن ڕەسوڵ. لەسەی تۆدا حەسامەوە وەکو سێباری دراخێ. ئەمڕۆ یەکەم و دووەم و سێمی سەراستی بەشەکانی پەیمانگای تەکنیکی پایتەخت خەڵات بارانەکرێن. ئەمڕۆ وێڕای ئەوەی کە دەرچوە ئازیزەکانمان گوڵی خۆشەویستی وەفا و ڕێز و حرمەت ئەمڕۆ خەڵاتی سوێن خواردن و خەڵاتی بەخشینی بڕوانامەیان پێبەخشرا. جارێکی ترە چینە لای یەکەم و دووەم و سێمی سەراستی بەشەکانیشمان دیاریەکەن بەڵام دڵنیا بن ئێوە هەمووتان هەر یەکەمن و هەر نمونەن هەر نمونە باڵایان وڵاتە ئاوەدانەی ئێمەن. لەسەی تۆدا حەسامەوە وەکو سێباری. هەروەها یەکەم و دووەم و سێمی سەراستی بەشی کۆمپیوتەر نێتوەرک زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر سەردار کە لەگەڵمانە بوو. خەڵاتی یەکەم لە سەراستی بەشی کۆمپیوتەر نێتوەرک قوتابی ڕازا و قاسم حاتەم کە لەلایەن بەڕێز دکتۆر بەهرام ئەندامی دەستەی ئامێندارانی پەیمانگای تەکنیکی پایتەخت پێشکەش دەکرێت. خەڵاتی دووەم لە سەراستی بەشی کۆمپیوتەر نێتوەرک قوتابی ئەیاد شەمسەدین کەریم. خەڵاتی سێم لە سەراستی بەشی کۆمپیوتەر جوان عەبدوڕەحمان یۆنس. سوپاس پەیمانگەی پایتەخت قەونەکانت بەدیهێنا سوپاس پەیمانگەی پایتەخت. هەروەها بەڕێزانم ئێمە بەردەوامی لەسەر خەڵاتکردنی یەکەم و دووەم و سێمی بەشەکان من ناوەکانە خوێنمەوە. لەسەر راستی بەشی زمانی ئینگلیزی خەڵاتی یەکەم ینی خۆتان ئامادە بکەن قوتابی میهرەبان مەحموود عارف. زۆر سپاس بفەرموو مامەسا بەرە. داوا لە بەڕێز دکتۆر فەرهاد ئەندامی دەستەی ئەمێندارانەکەین با بفەرمێت خەڵاتمان لەگەڵا دابش بکات. خەڵاتی دووەم لە سەراستی بەشی زمانی ئینگلیزی قوتابی نەسرین موحسین غەزانی. خەڵاتی سێم لە سەراستی بەشی زمانی ئینگلیزی قوتابی ڕۆشنا سامی عالی. بخاون بڕوانامە خەون و ئەواتم هاتەدی پایتەخت فێری کردم کە داهاتوم چۆن بێتە دی پایتەخت فێری کردم. وهروەها یەکەم و دووەم و سێمی سەراستی بەشی کارگێڕی کار بە ئامادە بن. یەکەمی سەراستی بەشی کارگێڕی کار خەندە ڕەحمان قادر. دووهەمی سەراستی بەشی کارگێڕی کار سەیران قادر ئیسماعیل و لە سەراستی بەشی کارگێڕی کار کە سێمی بەدەستێناوە هەیفا سەعدی یۆنس. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر فەرهاد لەگەڵمانە بوو. داوا لە بەڕێز مامەسامان جاندامی دەستەی ئەمێنداران دەکەین بفەرمێ لەگەڵمانە بێت بۆ بەخشینی ئەم خەڵاتانە. دایە ئەمڕۆ قۆناغێکی گرنگیشیانە بڕم بابا ئەمڕۆ گۆرانی بۆ ئایندا چڕم ئەمڕۆ بەری ڕەنجی ساڵانێکی نوێ دوورمەوە ئەمڕۆ بە پێنووسی زێڕین مێژی خۆمە نووسمەوە بابە گیان بەختەوەر بژێ دایە گیان تۆژە سوودەبە ئەی نیشتیمانی ئازیزم تۆش بۆم سرۆدە گوێگر بە ئەمە گوڵاوی سربەستیە بەسەر وڵاتدا دەپرژێ ئەمە ڕووباری زانستە بۆ سەرزەی وڵات دەڕژێ ئەمە مژدەی پێشکەوتنە دەگاتە نێوە و لێرەکەم
ئەمە مەشخەڵی زانستە دەگاتە دەستی گەلەکەم. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستامان کە لەگەڵمانە بوو. داوا لە بەڕێز مامۆستا هاوژین دەکەینە ئەندامی دەستەی ئەمینداران کە خەڵاتی یەکەم دەسەر ئاستی بەشی دەرمانسازی هەوار محەممەد خالێت. خەڵاتی دووەم لەسەر ئاستی بەشی دەرمانسازی لانە مستەفا جەبار. خەڵاتی سێم لەسەر ئاستی بەشی دەرمانسازی بدور عەبدوڕەزاق عەبدولوەهاب. بخاون بڕوانەما خەون و ئەواتم هاتەدی پایتەخت فێری کردم کە داهاتوم چۆن بێتە دی پایتەخت فێری کردم کە داهاتوم چۆن بێتە دی پایتەخت مەزۆلگەی فێرکردن ئەی ڕێگەی سەرکەوتن ئەی پایتەخت هەروەها یەکەم و دووەم و سێمی بەشی شیکاری نەخۆشیەکان قوتابی سومەیە ڕەشید کە یەکەمی بەدەستێناوە خۆی ئامادەکە سومەیە ڕەشید فەرحان و خەڵاتی دووەم لەسەر ئاستی بەشی شیکاری نەخۆشیەکان ئاوات عەجیل عەلی ئەحمەد. یەکەم ئەوەی کە یەکەمی بەدەستێناوە ڕێیان ئازادی یاسین، پلەی دووەمی بەدەستێناوە نەوال ئازاد ئیبراهیم، ئەوەی پلەی سێمی بەدەستێناوە فاتمە ئەحمەد ئیبراهیم و داوا لە بەڕێزە دکتۆر هەڤاڵ. ڕاگری پەیمانگای تەکنیکی پایتەخت دەکەین با بفەرمێ بە بەخشینی بڕوانامە. لەسەی تۆدا حەسامەوە وەکو سێباری دراخێت کەونەکانت بەدیێنام سوپاس پەیمانگەی پایتەخت کەونەکانت بەدیێنام سوپاس پەیمانگەی پایتەخت ئەی پایتەخت مەزۆلگەی فێرکردن ئەی ڕێگەی سەرکەوتن ئەی پایتەخت شوێنی پێگەیاندن جێکار بەرزاکردن ئەی پایتەخت مەزۆلگەی فێرکردن. و هەروەها یەکەم و دووەم و سێمی سەرئاستی بەشی پەرستاری خەڵات دەکەین با قوتابیەکان ئامادە بن. خەڵاتی یەکەم کە یەکەمی بەدەستێناوە سپاس دکتۆر هەڤاڵ کە لەگەڵمانە بوویم. یەکەمی سەراستی بەشی پەرستاری قوتابی عەزیمە فەیسەڵ حەمەد. خەڵاتی دووهەم کە دووەمی بەدەستێناوە لەسەر بەشی پەرستاری ئیڤان محەممەد عەبدوڵڵا. خەڵاتی سێم کە لە سەراستی بەشی پەرستاری قوتابی پەیمان فەیسەڵ عەلی ئیسماعیل. داوا لە بەڕێز سەید زەمانەکەین کە دەرچووی هەڵبژاردننی لیستی ١٩٠ کە دەبێت تا ئەندامی پەرلەمانی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان لەگەڵمانایە ئەم خەڵاتانە دابەشەکات. پایتەخت فێری کردم کە داهاتوم چۆن بێتە دی پایتەخت فێری کردم کە داهاتوم چۆن بێتە دی ئەی پایتەخت مەزۆلگەی فێرکردن ئەی ڕێگەی سەرکەوتن ئەی پایتەخت شوێنی پێگەیاندن جێکار بەرزاکردن ئەی پایتەخت مەزۆلگەی فێرکردن ئەی ڕێگەی سەرکەوتن ئەی پایتەخت شوێنی پێگەیاندن. لە هەر خاکێ ڕۆڵی زانست زۆر بەهێز بێ، لە هەر شوێنی عەقڵ و حکمت لە جێی هێز بێ، لە هەر جێیەک بڕوانامە جێگەی ڕێز بێ، سەرکەوتووە لەمپەرەکان چەند بەهێز بێ. سپاس بۆ بەڕێز سەید زەمان کە لەگەڵمانە بوو. داوا لە بەڕێز دکتۆر سەرسام دەکەم کە ڕاگری پەیمانگای تەکنیکی کارگەڕی و تەکنۆلۆژیای ئەولێرە لەگەڵمانە بێ بۆ دابشکردنی خەڵات بەسەر یەکەم و دووەم و سێمی سەراستی بەشی تەکنیکی سەرکردن. خەڵاتی یەکەم لە سەراستی بەشی تەکنیکی سەرکردن یادگار واحید خضر. دووەمی سەراستی بەشی تەکنیکی سەرکردن شەیما ئیسماعیل سەحید. سێمی سەراستی بەشی تەکنیکی سەرکردن قوتابی شۆخانە ئەحمەد خضر.
دەسەی تۆ داحەسامەوە وەکو سێباری دراخێت خەونەکانت بەدیهێنا سوپاس پەیمانگەی پایتەخت خەونەکانت بەدیهێنا سوپاس پەیمانگەی پایتەخت پایتەخت مەزۆلگەی فێرکردن ئەی ڕێگەی سەرکەوتن ئەی پایتەخت شوێنی پێگەیاندن جێکار وەرزاکردن ئەی پایتەخت مەزۆلگەی فێرکردن ئەی ڕێگەی سەرکەوتن ئەی پایتەخت شوێنی پێگەیاندن جێکار وەرزاکردن زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر سەرسام کە لەگەڵمان بوو. داوا لە قوتابیانەکەم لە ئازیزانمان بکەین کە لە جێگاکانی خۆتاندا بنیشن بڕگەیەکی گەلە گرنگ هەیە بۆ ئێوە. هەمووتان شانازی بۆ بڕگەیاکەن کە لە مێژووە ئامێنێتەوە لە نێو ڤیدۆ و پرۆماکان زۆر گرنگی پێدرێ. تکا ئەەکەم ئەوەی چۆتە دەریشەوە بگەڕێتەوە. داوا لە هەموو کوڕان و کچانەکەم ئەوانەی کە ئەمڕۆ لێرە هەنگی دەرچوونیان بۆ دەکرێت دەبێ بێنەوە ژوورێ لەگەڵمانە بن بڕگەیەکی گەلە گەلە گرنگ هەیە. لەسەر ئاستی بەشی پەرستاری فریاکەوتن خەڵاتی یەکەم کە یەکەمی بەدەستهێناوە قوتابی ئیمان حوسام شاکر عومەر. داوا لە پرۆفیسۆری یاریدەر دکتۆر سەردار دەکەم ئەو خەڵاتی پێبەخشێ. پایتەخت مەزۆلگەی فێرکردن ئەی ڕێگەی سەرکەوتن ئەی پایتەخت شوێنی پێگەیاندن جێکار وەرزاکردن ئەی پایتەخت مەزۆلگەی فێرکردن ئەی ڕێگەی سەرکەوتن ئەی پایتەخت شوێنی پێگەیاندن جێکار وەرزاکردن پیرۆزباییمان زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر سەردار کە لەگەڵمانە بوو. داوا لە بەڕێز ڕاگری پەیمانگە دکتۆر هەڤاڵەکەین بفەرمێت ئەم خەڵاتەوە تا ئەوەی کە پلەی دۆمی بەدەستێناوە لەسەر ئاستی بەشی پەرستاری فریاکەوتن پەیوەست نەهرۆ عوسمان. سوپاس پەیمانگەی پایتەخت خەونەکانت بەدیهێنا سوپاس پەیمانگەی پایتەخت ئەی پایتەخت مەزۆلگەی فێرکردن ئەی ڕێگەی سەرکەوتن ئەی پایتەخت مافی خۆتا تا مردن شاناسی بەم ڕۆژە بکەی جێی خۆیەتە تابەت لاو بەم ڕۆژەوە لێ بدەی کە تۆم ڕۆوەری دەگری بڕوانامەیەم پەیمانگایە باش بزانە بنکەیەکی ئەکادمیایەی پڕشکۆیە. سپاس بۆ دکتۆر هەڤاڵ کە لەگەڵمانە بوو. داوا لە بەڕێز مامۆستا عەبدوڵڵا سەرۆکی بەشی ئینگلیزی و سەرۆکی لیژنەی باڵای ئاهەنگەکەین خەڵاتی سێمی سەراستی بەشی پەرستاری فریاکەوتن بۆ قوتابی ڕاژان غازی ڕەسوڵ محەممەد پێشکەش بکات. بووم بە خاوەن بڕوانامە خەون و ئەواتم هاتە دی پایتەخت فێری کردم کە داهاتوم چۆن بێتە دی پایتەخت فێری ئەم کوردستانە ڕەنگینە چاوەڕێم ڕۆژەی تۆیە بۆ ئاوەدانی و پێشبەچوون دایم چاوی لە تۆیە تۆش وەکو خوددان بڕوانامەی پەیمانگایە دڵنیا بە بڕوانامە بەرپرسیاری گەورەیەلات دەبێ لە گەورەی و بەهایەم بڕوانامەیە بزانی دەبێ پایەداری خۆت و پەیمانگاکەت بزانی بە پێشخستنی وڵات و خزمەتی هاوڵاتیانت بە پێشبەبردننی کۆمەڵ و ئاوەدانی شارەکانت سرت بەرز دەبێ و هەمیشە شانازی زۆر بەخۆ دەکەیت. پایتەخت فێری کردم کە داهاتوم چۆن بێتە دی بەڕێزانم ئامادەبووان. ئێساش فەرمانی دامەزراندن بۆ سێ قوتابی پێشکەش دەکرێت. ئەمەش یەکێکە لە
ئەتوانم بڵێم بڕگە جوانەکان یاخود کار و هەنگاوە بەهێز و جوان و وەفاداریەکەی پەیمانگای تەکنیکی پایتەخت کە هەمیشە لە خزمەتی ئەوەدایە و لە خەمی ئەوەدایە جگە لەوەی کە ڕۆڵەکانمان پێگەیەنێ جگە لەوەی کە لە هۆبەی هۆڵی وانەکان زانستپەرژین زانستبەخشین وەک گوڵا و پرژێن دەبەخشێ لە هەمان کاتیشدا خەمخۆری ئەوەیە کە کار کە پیشە بۆ دەرچۆکانی بدۆزێتەوە سێ لەو دەرچوانە کە گەواهیدەری قسەی ڕاستی من ئەوەیە کە ئێستا لێرەدا فەرمانی دامەزراندنی سێ قوتابی لە ئێوە دەخوێنمەوە کە لەلایەن بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر سەردار پێیان دەبەخشێت دەستت خۆش بێ پەیمانگای تەکنیکی پایتەخت فەرمانی دامەزراندن بۆ جێگر ئەمیرە عەبدولقادر لێرەیە با بفەرمێت ئەمە مایی دەستخۆشی و خەمخۆریە کە پەیمانگای تەکنیکی تایبەتی پایتەخت لە خەمخۆریدایە هەمیشە بۆ ئەوەی کە لە هەوڵی دامەزراندن لە هەوڵی کارکردن کە دەستی یەک بە یەکی ئێوە بگرێ بۆ ئەوەی هەرێکە و بچنە سەر ئیش و کاری خۆتان دکتۆر سەردار هەر لەگەڵمان نامێنێتەوە فەرمانی دامەزراندن بۆ بەڕێز فاخر ئیسماعیل ئەحمەد فەرمانی دامەزراندن بۆ ڕازا و قاسم حاتەم پەیمانگای تەکنیکی تایبەخت هەمیشە هەنگاوی بەرەو پێشەوەیە هەنگاوی بۆ خزمەتکردنە هەمیشە دەیەوێت لە ئاست گۆڕانکاریەکانی جیهان لە ڕووی تەکنەلۆجیا لە ڕووی زانست لە ڕووی پەروەردە لە ڕووی خوێندن هەمیشە لە کێبڕکێدایە لە پێشبڕکێدایە بۆیە هەمیشە چاوەڕێی ئەوەین کە بەشی نوێ کاری نوێ و هەروەها پێشخستن بەرەو پێشچوون چ لە پرۆسەی خوێندن و چ لە هۆبە چ لە دیزاین و بینا چ لە تاقیگەکان چ لە خوێندندا دکتۆر هەر لەگەڵمانە ببێنەرەوە خەڵاتێکی دیکە دابەشەکەی ئەو خەڵاتی ڕێزێنانە بە مامۆستا جیهاد کە ناسراوە بەجێی کوردی لێرەیە هەم مامۆستایە هەم کەسێکی چالاکوانە و هەم کەسێکی ئەتوانین بڵێین لە نێو سۆشیال میدیایە بەڵام بە شێوەیەکی ڕاست و دروست بە شێوەیەکی کە خزمەت دەکا بە شێوەیەکی ئەوەی کە هەمیشە بۆ بەرەو پێشچوونی وڵات بۆ بەرەو پێشچوونی قۆناغەکانی ژیان چالاکە بۆیە لێرەدا خەڵاتی ڕێزێنانی پەیمانگای تەکنیکی پایتەختی پێ دەبەخشێت زۆر سپاس بۆ دکتۆر سەردار دەرچوان لە جێگاکانی خۆتان بمێننەوە یەک بڕگەی گەلک تایبەتمان هەیە بۆ ئێوە و یاری ئاگرینیشمان هەیە بەڕێزان من هەمیشە لەم پەیمانگایە خەڵاتی ڕێزێنانم پێ دەبەخشرێ بەڵام کاتێک کە تەواو ئەبێ ئەچمە شوێنی ئیدارە لەبێ پێمە بەخشن ئەم ساڵوتیان پێمان باشە ئەلێرە خەڵاتی ڕێزێنان بە من ببەخشرێ ئێوە ڕازین خەڵات بە من ببەخشرێ ئەمڕۆ داوا لە بەڕێز دکتۆر هەڤاڵ ڕاگری پەیمانگاکەی کە ئەو خەڵاتە بە من ببەخشێ خوشکی ئازیزتان نازە عەبدوڵڵاه دەرچوان هەموو هەستە سەر پێ هەمووتان هەستە سەر پێ ئێستا زانی چیەکەین کڵاوەکانمان هەڵەدەین ئەجا لەگەڵ ئەوەشدا یاری ئاگرینمان هەیە ئەمڕۆ پەیمانگای تەکنیکی پایتەخت بە ئاسمانی پایتەختە هاوارەکە هەڵێ بن پەیمانگای تەکنیکی پایتەختم ئاهەنگی دەرچوونم ساز کردووە بۆ دەرچۆکانمان ئەمڕۆ هەواڵی مژدەبەخشی بە هەموو دنیادا
حازرن لەگەڵ ما بڵێنەوە 10 9 8 7 6 5 4 3 2 بوستن کە وتم 1 وتم 0 ئەنجاوانیان کڵاوەکانتان هەڵێن ئاڵاکانیشتان بەرسەکەنەوە 2 1 0 پیرۆزتان بێ یەخوا مبارەکتان بێ ئەم چرکە ساتە یەخوا پیرۆزتان بێ ئەم ڕۆژ و ساتە یەخوا مبارەکتان بێ پیرۆز بێ لە کوردستان پیرۆز بێ لە هەولێری پایتەخت پیرۆز بێ لە دایکان و باوکان پیرۆز بێ لە مامۆستایان پیرۆز بێ لە ڕاگر و سەرۆکی دەستە پیرۆز بێ لە دایکان و باوکان و خانەوادە پیرۆز بێ لە خوشک و برایان و ئازیزان و هاوڕێیان کوردستانمان ئاوەدان بێ ئاڵامان بەرز و شەکاوە بێ هەمیشە ئێوە تێیدا بەسەر بەرزی بە خۆشگوزەرانی بە شانازیەوە تێیدا ژیان بەسەر بەرین خدایان کوردستانەمان ئاواکەی داوی لە ناوانە دەرخەی هەرچی خێر و خۆشی هەیە بە نسیبیان مخاکەیکەی هێزی پێشمەرگەی کوردستان لە هەموو بەڵایەک وە دوورخەی ڕۆڵەکانمان نەوەکانمان لە هەموو بەڵایەوە دوورخەی ئاڵامان لە هەموو کۆڕێکا هەڵکەی بە ناوی سەرۆکی دەستەی ئەمینداران و ڕاگری پەیمانگا بەخێرهاتنی یەک بە یەکی ئەوەی ئازیز و خۆشەویستەکەین هەموو لایەکتان بەخێر بێن میوانانی تایبەتمان و میوانانی ئازیز دایکان و باوکان ماڵبات خۆشەویستان دیسانەوە پیرۆزبایی لە دەرچوە ئازیزەکانمانەکەین خۆشحاڵ و سەرفراز بووین کە ئەمڕۆ ئاهەنگی خولی ئەشتەمینی پەیمانگای تەکنیکی پایتەختمان ساز کرد. Hey, hey, bad for a killion. Lyrics coming at you with supersonic speed. Okay, I'm DJ.